لە دوای ڕێکەوتنامەی جەزائیر و نسکۆی شۆڕشی ئەیلول بەعسپەی وابوو ئیتر جارێکی تر نەچیەکانی کوردستان پێشمەرگە بەخۆیەوە دەبینێتەوە نەگوند و شارەکان دەبنەوە پەناگەی شۆڕش. بەڵام ئەو خەونەی بەعز زۆری نەخایاند، یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا و پاشان شۆڕشی نوێ هەڵگیرسا. لە 1 حوزەیرانی ساڵی 1976 یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم مەفرەزەی چەکدار کە ژمارەیان 37 پێشمەرگە بوو بە سەرپەرشتی ئیبراهیم عەزۆ لەلایەن سەرۆک مام جەلالەوە لە سووریاوە بەرەو کوردستان بەڕێکران. لەدایکبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کات و ساتە هەستیارەدا بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستاندا پێویستیەکی مێژوویی لە ڕادە بەدەربوو. دەکرێت بووترێت ساڵی 1975 وەرچەرخانێکی مێژووی گرنگ بوو لە شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورددا. دوای گەیشتنی پێشمەرگە بۆ چیاکانی کوردستان و لێدانی یەکەم زەنجی هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێ لەلایەن یەکێتیەوە، ئیتر گوند و شار و شارۆچکەکانی کوردستان پشت ئەستور بە بازووی پێشمەرگە نهێنیەکانی شۆڕشی نوێیان بۆ یەکتری دەگواستەوە. هەڵگیرسانەوەی شۆڕش و شۆڕشکردن و پێشمەرگایەتی لەسەر دەستی یەکێتی و بەڕابەرایەتی مام جەلال هەروە کارێکی ئاسان نەبوو، بەڵام گەنج و کوڕانی تۆڵە و گیان لەسەر دەستەکانی یەکێتی توانیان بەسەر بربەستەکانی بەردەم لەدایکبوونی یەکێتی زاڵ بن و سەلماندیان کە هیچ هێزێک نییە بتوانێت چۆک بە ئیرادەی گەلدا بدە و ببێتە ڕێگر لە بەردەم لەدایکبوونی شۆڕشێکی نوێ کە بە بیر و باوەڕێکی نوێوە دووبارە چرای ڕووناکی لە شەوە زەنگدا داگیرسێنێتەوە. شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی لە ماوەی خەباتی سیاسی و چەکداری ڕوبەڕووی چەندین هەوراز و نشێو بۆتەوە، سەرڕایبوونی بیر و ڕایجیاواز، بەڵام یەکێتی بەڕابەرایەتی مام جەلال هەرسی بە هەرس هێناوە و بەردەوام لە نوێبوونەوەدا خۆی بینیوەتەوە.